زمینە و زەمان مۆڵەتی ئەومان نادا ئێمە تعسوبمان هەبێ بۆ شتانێکی بچووک و ئومەت لە یادکەین ئەبێ ئومەتی ئیسلامی هەدەفی سەرەکیمان بێ لە ژیانە بە تایبەتی ئەم ڕۆژگارەی ئەمڕۆ ئەنواع گروپ ئەنواع مەشاکل دروست ئەبێ و هەمیشە ئەو کەسانەی کە ثقافتێکی سەطحیان وەرگرتووە ئەبەدەن نەبوونەتە دەوڵەت ئەگەر بوونە دەوڵەتی یەکسەر لاواز بوون شکاوە عولەما نمونە بە کێ ئەهێننەوە بە خەوارج ئەڵەن خەوارج یەکێک بوون لەوانەی کە ڕۆشنبیری ئیسلامیان زۆر سەطحی و توێکڵی بوو تەنها شتانێکی بەسیط لە دین پێوە ئەنیشت نوازیان لە هەموو دینەیەنە ئەوە بەلایەنەوە زۆر گرنگ بوو خوێنی موسڵمانیان ئەڕژت کافرە بیوتە حتا فەرمە جارێکێکە لە هاوڵان خەوارج گرتیان وتی ها ئێوە بەرەو کوێ چیەکەن وتیان ئێمە ئەهلی کتابین هاتوین تەنها گوێ بگرین لە قورئان بردیان ڕێزیان لێگرتن قورئانیان پێوتن لە شوێنەکە دووریان خستنەوە بیان وتە ئیمانداری یان سەحابەیان کوشتن تەسەوور کە ئەمە پیان ئەڵێن سەطحی لە دین ثقافتێکی سەطحی بڕیاردان لەسەر خەڵک لە یادکردنی خۆیان بۆیە بە درێژایی مێژوو شیعە بۆ بێکەڵکیەی خۆی دەوڵەت و حەضارەتی بۆ دروست بوو ئەوان ئەبەدەن بۆیان دروست نەبوو چونکە لە توێکەڵا بوون هەمیشە نەچوونەتە ناواخنەوە سەیری مەقاسیدیان نەکردو سەیری مەفاهیمی جیهانیان نەکردووە سەیری سونەنی خۆیان نەکردووە لە کەونا بۆیە ئەم ئومەتەی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم لە ئەمڕۆیە لە هەموو کاتێ زیاتر پێویستی بەوەیە بە قوڵ سیرکە لەگەڵ خێزانتە لەگەڵ مناڵتە لەگەڵ دەوروبەرتە دراوسێکەتە هاوگوند و هاوشار و هاوکار و کەسابەتتە قوڵ سیرکە مێ لەسەر بابەتێکی بچووک کێشێکی زۆر گەورە لەگەڵ دراوسێکەتە دروستکە لەگەڵ خێزانتە لەگەڵ مناڵتە ممکنە جاری وایە مناڵێکت زۆر ئەخلاقی بەدی هەیە بەڵام تۆ هەر باوکی ئەوی تۆ هەر دایکی ئەوی ئەبێ ڕایگری ئەگەر بێت و کەسێک بینە پێش چاوی خۆمان کۆتا قسەم لە خزمەتانە هەزار گوناهی هەبێ ئێمەی ئەهلی ئەم مزگەوتە هەر هەمومان پێکەوە جوهدێکی زۆر گەورەمان لەگەڵ ئەم کەسا کرد بۆمان کرد بە 999 یەک دانەیمان لێ لابر لە گوناهەکانی ئێمە براوین حەضارەت و عمقی سەقافەتی ئیسلامیمان لە کەسەکە چەسپاندوو نەک ڕەفزیکەین هەزارەکەی پێ بکەینە 2000 بۆیە ئەم ئومەتەی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم لە ئەمڕۆیە لە هەموو کات زیاتر پێویستی بەم مەفهومە قوڵە هەیە بگەڕێتەوە سەر قوڵی ثقافەت و ڕۆشنگەرایی ئیسلامی